ئەی باشە نەرمین خان کاگی برایم بۆ خۆی ئیشی نەدەکرد. کچم ئیشی چ ڕۆژێک ئیشیە کرد دە ڕۆژێشی ناکرد. ئەودە سەردەم چ سەردەمەک بوو سەردەمی نەوەتەکان چ گرانیەک و چ زەحمەتێک بوو. باوەڕ تەبی کە پەکمان نەکردە نانەماندا منداڵمان هەموو بردبووی لە برسان ئیشب کارێک نەبوو ئەچوینە گوندان هەتا تەنەکە گەرمەچیانەدانە یان جۆ خەڵک دەرۆزەیە کرد دەرۆزەمانە کرد لۆ پاروەنانەچی چمە بەردەم ئیبراهیمی هاوارم کرد و پێم گۆ ئەتو ئیشکەرنی لەبەرەوەی خەڵک ئیشت ناداتێ ڕۆژێک ئیشەکەی دە ڕۆژ ئیشی ناکەی. پیاوەکە پەمپەکەشمان تێکچۆ چ بکەم تێکچووە سندانی لێرە دەڵێن بۆ ناچی لە ماڵە کاگڕەحیمی جیرانمان پۆمپەشی بینی. تۆ زۆر باش زانانی ئەم کەیفی بۆ ڕەحیمەی نایە لێ پێم دەرێ بڕۆیە دەرێ لە دوایە وەچی شوان هاتەوە بزاناویت کە بوو یەکەشیان مندار با بچم بینن دەی باشە پیاوەکە ئەتو بۆ ئیشەکی ناکەی؟ ئیش نۆچما ئیش هەیە ئەمن نەیکەم کا ئیش ئی پیاوەکە ئیشیش هەبێ نایکەی بەنی وەچڵی بەجێ دێڵی. تۆ بەڕاستی تا دەزانم ئەتو مەقسەدە دونیە بوو کە زوو هاتمەوە لە ئیشێ ها ساعت 12 نیورانی هاتیەوە. بابا کە هاتمەوە لە خۆشیان نەبوو هاتمەوە نەخۆش بووم نەدیت لە ژوورێکەتم پەسیوێکی سادە دەگرتە بوو یەکسەر هاتیەوە. هاوکات و چ دەوێ ڕاست و ڕاست پێم بڵێ کاکۆشەنگی جیرانمان ئێ لە چیتی بەلەدیە ئیش دەکا ئێ بۆ ناچی لێ ببی بە کەناس. والله دەرم یەک جلەی لە بنشەی بدەم ئەتو دەتوێم بم بە کەناس هەیە خۆم بم کچێت و ئەگەر لە خۆتە چ قسەی دەکەی ئی پیاوەکە ئەوانەی کەناسی دەکەن هەموو حەیان چووە؟ ئەرێ دەبڕۆن ئای لە بەرچاوم بزر بە ڕۆیشتم دەچمە دەرەوە هەنایەمەوە ئیش تاقەتی شێمان هەیە